قوربانیانی ڕووداوەکانی هاتوچۆ ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە بەرزبوونەوە دەکەن وتەبێژی هاتوچۆ ڕاپەڕین دەڵێت زۆربەی ڕووداوەکانی هاتوچۆ لە دەرەوەی شار ڕوو دەدەن و یەک سایدی دواڕاستەی ڕێگاکانیش هۆکارێکی تری زۆری ڕووداوەکانە. ڕووداوەکان زیاتر لە دەرەوەی شار ڕوئەدەن، ئەمەش هۆکارەکەی ئەوەیە کە زیاتر شۆفێران لە دەرەوە یاخود لە ڕێگاوبانەکانی دەرەوەی شار مەجالی ئەویان کە زیاتر تیژڕەوی و خێرای زیاد لە پێویستی شەقامەکان بەکارەهێنن، ئەمەش معرەزە بن بۆ ئەوەی کە تووشی ڕووداوی هاتچۆ بن. هۆکارێش تریشانەوەیە کە زۆربەی ڕێگاوبانەکانی دەرەوەی شار یەکسایدی دوو ئاراستن. مامۆستایەکی زانکۆ کە لە هەمان کاتدا ئەندازیارە دەڵێت ڕێگاکان بە شێوەیەکی ئەندازیاری باش دروست نەکراون و تابلۆی ڕێنمایی هاتوچۆش لەسەر ڕێگاکان وەک پێویست نییە. هۆکاری سەرەکی ڕێگاوبانە. ڕێگاوبانیش بۆ خۆی یەکەم مەرجی باشی ڕێگاوبان دەبێتە هۆی ئەوەی کە لە ڕاستیدا ڕووداوەکان کەم ببنەوە. دووەم بوونی ڕێنمایەکانی هاتوچۆ لەسەر جادەکاندا ئەوانەی کە پێویستن، جاوە تا پێویستە لە تەنی جادەکاندا دروست دەکرێت لە ڕووی هەندەسیەوە یا ئەوەتانە لەسەر جادەکە خودی خۆی دروست دەکرێت. ئەوانەش هۆکاری دووەمن کە بتوانین با بڵێن ڕووداوەکانی هاتوچۆ کەم بکەینەوە. دووەم خاڵی سێم با بڵێن زۆر جار هەڵە لە دروستبوونی ڕێگاوباندا لە ڕووی ئەندازیاریەوە. ساڵانە بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆ ڕێژەی قوربانیان ڕوو لە زیادبوون دەکات بە شێوەیەک کە تەنها لە ماوەی 4 مانگی ئەم ساڵدا لە سنووری داری ڕاپەڕین 91 ڕووداوی هاتوچۆ ڕوویان داوە کە 62 ڕووداویان لە دەرەوەی شار تۆمار کراوە و بەهۆیەوە 13 هاوڵاتی گیانیان لەدەستداوە و 152 هاوڵاتی تریش بریندار بوون. توانە عومەر، کورسات نیوز، ڕانیا.